هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر وڵاتی ئێران سەرتۆپی هەواڵەکانی ئەمڕۆمان ئەبێت تا چەند کاریگەری لەسەر ژیان لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتیش بازاڕی دۆلار یاخود نرخی کەلوپەل یاخود جوڵەی بازرگانی لە دەواازە سنووریەکان لەمە ناخۆشتر هەواڵێکی دیکەمان هەیە ئەویش خنکانە هەر ئەمڕۆ دوو گەنج و منداڵێک لە هەرێمی کوردستان لە ئاوە جیاجیەکان گیانیان لەدەستدا. سڵاوتان لێبێت. لە بازارەکانی هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عراقی بەهۆی شەڕی ئیسرائیل و ئێرانەوە بەرز بۆتەوە. بەڵامەوەی جێی سەرنجە جیاوازیەک لە کڕین و فرۆشتنی دۆلاردا هەیە. لە نێوان کڕین و فرۆشتنی 100 دۆلاردا جیاوازی 4000 دینار هەیە. ئەمڕۆ نرخی 100 دۆلاری ئەمریکی بەگشتی لە هەولێر با 148,000 دینار بووە. ئۆفیسەکانیش ئەگەر دۆلارت لێ بخڕن بە 144,000 دینار لێت وەرئەگرن. نەبوونی بۆرسەی دراویش لە ڕۆژانی هەینی و شەمبەوای کردووە ئۆفیسەکان ئەو هەلا بقۆزنەوە و بە کەیفی خۆیان نرخدا بنێن. 964 لەگەڵ هەندێک لە کاسبکارانی بازارەکەی قسەی کرد واتە بازاری دراو. مەجید عوسمان لە بازاری هەولێرە و ئەڵێت دۆلار بەهۆی شەڕی نێوان ئێران و ئیسرائیلەوە گران بووە. خەڵک دەترسێ شەڕەکە عێراقیش بگرێتەوە و کات نرخەکەی گرانتر ئەبێت. بەڵام هەر شەڕ بوەستێ دۆلار دێتەوە سەر 141,000. عەبدولخالق عەبدوڵڵاش کاسبکارێکی دیکەی بازاری دراوە دەڵێت بازار ئازادە و لە سەنتەری بازار و لە ئیسکان هەر یەکەی بە نرخێک مامەڵە بە دۆلارەوە ئەکات. بەڵام کاوە محەممەد قسەیەکی دیکەی بۆ 964 کرد وتی ئەمڕۆ بۆرسەنیا خەڵکانێک دەیانەوێت خۆیان بەم بارودۆخە دەوڵەمەند بکەن ئەگەرنا ئەمەی هەیە هەمووی بێویژدانیە. خۆی دۆخەکە هەرخۆش نییە و خەڵکیش جەوی نییە بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆشتر بوو چونکە تەنیا لە سنووری هەرێمی کوردستان سێ ڕووداوی خنکان لە ئاودا هەبوون. منداڵێکی 6 ساڵان کەوتە ناو ڕووباری گەورەی چۆمان و خنکا کە خێزانەکەی خەڵکی هەولێرن و بەمەبەستی گەشتکردن ڕویان لەو ناوچەیە کرد بوو. تەرمی منداڵەکە دۆزرایەوە و ڕادستی کەس و کاری کرا. لە ڕووداوێکی دیکەشدا کرێکارێکی تەمەەن 20 ساڵان لا کارگەیەکی کە لە کارگەیەکی چەولم کار ئەکات لە گوندی زێراڤنی سەر بە قەزای ئاکرێ کەوتە ناو ئاوی زەی گەورە و خنکاوە. ئیبراهیم فەریق بەڕێوەبەری بەرگری شارستانی قەزای ئاکرێ بە 964 وت تیمەکانیان تەرمی کرێکارەکەیان دەرهێنا کە تەمەنی 20 ساڵە و ڕەوانەی پزیشکی دادی کرا. لە ڕووداوێکی دیکەشدا دوای نیوەڕۆی ئەمڕۆ گەنجێک لە ناحیەی پردێ لە کاتی مەلەکردن لە ئاوی زەی بچووک خنکا کە بەنەتەوە عارەبە. ئەمەش چوارەم ڕووداوی خنکانە لە ماوەی کەمتر لە 2 مانگدا لە سنووری پردێ. پارێزگاری هەولێر ڕایگەیاند پێویست باد لە ڕاوچێ ناکات لەبارەی کەلوپەل و خۆراک و پێداویستیەکان چونکە سنوورەکان کراون و ئاڵوگۆڕی بازرگانیش بەردەوامە. هۆشداریشی دالەوەی کەسانێک هەوڵ بدەن خۆراک و پێداویستیەکان لە سەر هاوڵاتیان گران بکەن. ئەمڕۆ شەممە ومێت خۆشنا و پارێزگاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هەرێمی کوردستان لە شەڕی ئیسرائیل و ئێران تێوە نەگلاوە و هیچ گرفتێکیشی نییە. سەبارەت بە کەلوپەلی خۆراک و پێداویستیەکانی خەڵکیش ڕایگەیاند هیچ کێشەیەک نییە و پێویست بەد لە ڕاوچێ ناکات چونکە سنوورەکان کراون و ئاڵوگۆڕی بازرگانیش بەردەوامە. جگەلەوە لە کۆگا بازرگانیەکان و کۆگاکانی دیکەش خۆراکێکی زۆر هەیە و بەشی ماوەیەکی دوورمەودامان ئەکات. پارێزگاری هەولێر ئاشکرای کرد هەوڵ هەبووە کەلوپەل و خۆراک لە بازارەکانی هەولێر گران بکرێت بەڵام لیژنەکانی چاودێری بازار گەڕان و پشکنینیان سەر کردوێتەوە و کاری خۆیان کردووە کە ئەو بارودۆخە نەخۆزرێتەوە بۆ گرانکردنی بازار. ئاماژەی بەوەشدا ڕەنگە نرخی دۆلار کاریگەری بۆ سەر بازار و کەلوپەل هەبێت بەڵام کە سنوور کراوە بێت و خۆراک بگاتە کوردستان پێویست باد لە ڕاوچێ ناکات. هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران دەواازە سنووریەکانی ڕانەگرتووە. ئەمڕۆ شەممە جوڵەی بازرگانی لە دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان ئاساییە. بەشێک لە شۆفێرانەڕێن بارەکان کەمتر بوونەتەوە. عەباس ئیسماعیل سەرپەرشتیاری دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان لە 964 وت هیچ گرفتێکیان لە دەواازەکە نیە. جوڵەی بازرگانی و گەشتیاریش بەردەوامە. بار هەڵگرەکان و هاوڵاتیانیش بە شێوێکی ئاسایی هاتوچۆی خۆیان ئەکەن. پەیامنێری 964 لەگەڵ چەند شۆفێرێکی بار هەڵگر قسەی کرد ئەوانیش باسییان لەوە کرد ئەمڕۆ وەک ڕۆژانی ڕابردوو بار هاتبووە دەواازەی پەروێزخان لە دیوی ئێرانەوە
هیچ گرفتێکیان نەبووە. هەرچەندە هاتوچۆی گەشتیاری و جوڵی بازرگانی ئاساییە، بەڵام وەک شۆفێری بار هەڵگرەکان باسیەکەن بەراورد بە ڕۆژانی ڕابردوو بار کەمتر بووتەوە. هەر لەسەر بابەتی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران ئەوەستین، ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان دیارە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران یاخود قوتابیان لە هەرێمی کوردستانەوە چوونەتە وڵاتی ئێران لەوێ لە زانکۆ جیاوازەکانی ئەو وڵاتە ئەخوێنن. بەشێکیان لە زانکۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە، بەشێکیان لە ناوچەکانی دیکەی ئێران ئەخوێنن. دیارە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەو خوێندکارانەی سەرپشک کردووە لەوەی ئەوە یەک لەو ڤیددیۆیانەیە کە پەیامنێرمان بەشێک لەو خوێندکارانەی دواندووە. وەزارەتی خوێندنی باڵای هەرێم خوێندکارانی سەرپشک کردووە لەوەی کە ئەگەڕێنەوە هەرێمی کوردستان یاخود لەوێن دەر ئەمێننەوە سەرپشتی کردوون کە بەخیا بۆیان هەژمار ناکات، ئەویش بۆ سەلامەتی گیانی ئەو خوێندکارانەیە. 1964 قسەی لەگەڵ بەشێک لەو خوێندکارە کوردانە کرد کە ئەوانەی بەشێکیان ئەگەڕێنەوە هەرێمی کوردستان، هەندێکیان باس لە دۆخێکی خراپی گوزەران ئەکەن، بە تایبەتیش کە وڵاتێک شەڕی لەسەر بێت بێگومان دۆخی ژیانی هاوڵاتیانیش بەرەو قورسی ئەچێت. باس لەو ئەکەن کە ئەڵێ مارکێتەکان کەل و پەل و پێداویستی ڕۆژانیان تێدا نەماوە، هەندێک ئەڵێن بنزین گران بووە، ئیتر ئەوە شەڕە و کاریگەریشی ئەبێ لەسەر جوڵەی ژیان لە هەر وڵاتێکدا بێت، بە هیوای سەلامەتی بۆ خوێندکارە ئازیزەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.